ئەمڕۆ ڕۆژی خۆشەویستی بوو کە دەبوو پارک و شوێنە گشتیەکان و گوڵفرۆشەکان پڕبوونە لەو کەسانەی کە دەیانەوێت بە گوڵێکی سوور پەیمانی خۆشەویستی نوێ بکەنەوە. چواردەی دوی هەموو ساڵێک بۆ ڕۆژی خۆشەویستی دیاری کرا و عاشقان لە ڕێگای بەخشینی گوڵی سوورەوە پەیمانی خۆشەویستی نوێ دەکەنەوە و بەڵێنی بەردەوامبوونی عاشقەکەیان دەدەن. بەڵام گوڵفرۆشەکان باس لە کەمبوونەوەی ڕێژەی کڕیارەکانیان دەکەن لەم ڕۆژەدا کە بۆ ئەوان بە یەکێک لە ڕۆژە پڕفرۆشەکان دادەنرێت. ئەو خەڵکانی کە هاتن ئەگەر بای 50,000 بردە ئێستا ئەمڕۆ بای 15,000 بە بای 20,000 بە یعنی لەوەشە هەر تەسیراتێکی زۆرەیە. بەنگە ساڵانی پێشوویەمە ئەگەر 6,000 گوڵی سوورمان سەرف کردبێ ئەم ساڵەوە چێ لە 30,000 بۆستێت. ساڵانی پێشوو پارک و کافێ و شوێنە گشتیەکان پڕ دەبوون لە هاوسەر و خۆشەویستەکان و بە جلوبەرگی سوورەوە گوڵی سووریان پێشکەش بە یەکتر دەکرد. بەڵام ئێستا کورسی جێژوانی عاشقەکان بە چۆڵی دەبینرێن و کەسانێک دەبینرێن کە لە بیری خۆشەویستیدا نین. سەرڕای ئەوە کەسانێکی شەن لەم ڕۆژەدا بڕیاری ئەوەیان داوە قەیرانەکان وەلا بنێن و پەیمانی خۆشەویستی نوێ بکەنەوە. هەز بە ئارامێکی زۆرێکی لەگە خۆشەویستەکە لەگەڵ ئەو کەسێک خۆشتەوەی پێگەیشتویت هەز بە ئارامێکی زۆر خۆشەکەم لەگەڵێ. خۆشەویستەکان نابێت زۆرە شتا کاریگەرانە سەر بێگە بە گوڵێکی لایلۆنیش بێ پیرۆزبایی لە یەکتری بکەن شەرت نێتۆ شتێکی زەخم بۆ یەکتری بکڕی بۆیە پێویست ناکە شتی دارایی کار لە خۆشەویستی بکات. لە شاری سلێمانی گۆڤاری ژن کە تایبەتە بە ژنان و ئافرەتان ژمارەی ئەم مانگەی گۆڤارەکەی تایبەت کردووە بە خۆشەویستی لە سەردەمی قەیرانەکاندا کە وای کردووە تەنانەت ڕۆژی خۆشەویستیش وەک ڕۆژێکی بێگوڵ بەڕێ بکرێت. لە 4 ساڵانی ڕابردووە جیاوازێکی زۆر هەبوو. ئەگەر ساڵانی ڕابردوو گەرم و گوڕێکی زۆر ببینرا بە یادکردنەوەی ڕۆژەکەەوە ئەوە ئەم ساڵ بەهۆی ئەو قەیرانە جیاوازانی کە لە هەرێمی کوردستانەوە هەیە نەتوانرا احتیمامێکی جدی بدرێت بەوە. بەپێی سەرچاوە مێژوویەکان لە سەردەمی ئیمپراتۆرێتی ڕۆمەکاندا قەشە ڤالانتاین دژی دەسەڵاتداران بڕیاری هاوسەرگیری بۆ ئەو کوڕووکچانە دەرکردووە کە یەکتریان خۆشویستووە کە دواتر بەو هۆیەوە بڕیاری کوشتنی دراوە و ڕۆژی کوشتنی ڤالانتاین بە ڕۆژی خۆشەویستی لە جیهاندا دیاری کرا. ساڵانی پێشوو لێرەدا عاشقەکان بە گوڵێکی سوور پەیمانی خۆشەویستیان بۆ یەکتری نوێ کردەوە. بەڵام ئەم ساڵ قەیرانە سیاسی و ئابوووریەکان ڕۆژی خۆشەویستیشی لە هەرێمی کوردستان کاڵ کردەوە. ئاواد محمودیان ئارتی، سلێمانی.